ئەفکارگەها چپسن پەتاتەیان لە قوشتەپە هەولێرێ دکارە دە ساڵێکێدا ملیارێک و 200 ملیۆن کیسên چپسان ji پەتاتەیان جوتکارên Kurdistanê dروست bike. Du ji hêlin modern di nava vê kargehê de di rojekê de 150 tonin petateyan dikin milyonek û 500,000 kîsên çipsên petateyan û bi 15 taman berhem tînin. Masterîn kargeha çipsan li Iraq û Kurdistanê di Mêdîn Kurdistana îcar da bibînin. Li bajarokê Qoştepe Hewlêrê evkargeha beremanîna çipsên petateyan dikare di salekê de heya milyarek û 200 milyon çipsan dروست bike. Di nava vê kargehan mezin de ne hêlin beremanînê tê de ne û li ser du kargehan hatîne parvekirin. Zêdetirî 30 cor û 100 taman ji çipsan berhem tînin. Bînerên Mêdîn Kurdistan hezkirên berhemên xômalî û kargehên me yên Kurdistanê ev dema baş bîtin. Em îcar weke bername Mêdîn Kurdistan nava kargeha drûstkirina çipsên petateyan e. Ev kargeha me ya Kurdî rojan e zêdetirî 150 tonên petateyên cutkarên me yên Herêma Kurdistanê di gora dike çebiz. Teman demê de her 3 kîlo û nîvên petateyên ewha dibin 1 kîlo cipsan. Ev kargehanê dikare rojane zêdetirî 1 milyon û nîv çipsên ewha berhem bîne ji petateyên cutkarên Herêma Kurdistanê. Gelme bin di Mêdîn Kurdistana îcar da. Em ê nîşanî we bidin ka çawa ev petate dibe ev cipse he. Sala 2007 de ev kargehe li Qoştepe Hewlêrê hat avakirin. Heya niha berdewam e li ser beremanîna çipsan û niha du hêlin beremanîna çipsên ji petateyên cutkarên Kurdistanê di nava kargehê de hene. Dikarin rojane zêdetirî 150 tonên petateyên cutkarên me bikin milyonek û 500,000 kîsên çipsan. کارگەی زێنسناکس یەکێکە لە کۆمپانیەکانی زێنگرۆپ کە لە ساڵی 2006 لە قوشتەپە لە نێزیک هەولێر لەسەر ڕووبەری 30 دۆنەم دامەزرا. لە کارگەکەمان 9 هێڵی جیاواز هەیە لە هەفتیان کۆرن و پۆپکۆرن و پەلێت دروست دەکەین لە دوویان ڕۆژانە زیاتر لە 150 تەن پەتاتە دەکەینە جبسی پەتاتە بە بەتامی جیاواز بە براندی جیاواز. 3 براندمان هەیە نایس دالیا زێن کە سارانە زیاتر لە ملیارێک و 200 ملیۆن کیس دەخینە بازاری کوردستان و عێراق و هەناردەی دەرەوەی وڵات دەکەین. Bi paletên 1200 kîloyî yên petateyan ji bo her du hêlin beremanînê tên veguhastin. Ev du baştirîn corên petateyan e ku jê re dibêjin petateya Rosita û ya Hermes ku qermeşeya wan zêdetir e û şekir tê de kêmtir e. Her wiha zêdetir tên perçekirin. ئێمە کۆمپانیای زەینسناکس لە گەورەترین کۆمپانیاکانی خواردەمەنین لەسەر ئاستی عێراق و کوردستان. 9 هێڵی بەرهەمهێنانمان هەن. 7یان تەرخانن بۆ بەرهەمی دیکە و 2 هێڵی بەرهەمهێنانیشمان تەرخانن بۆ دروستکردنی چپس کە توانای بەرهەمهێنانی ڕۆژانەمان دەگاتە ملیۆنێک و 500,000 کیس. بەکاربردنی ڕۆژانەی پەتاتەشمان دەگاتە نزیکەی 150 تۆن. ئێمە فۆکەسی سەرەکیمان لەسەر کواڵەتیە. لەبەر ئەوە تەنیا پەتاتەی ناوخۆیی لە جۆری کواڵەتی بەرز بەکاردەهێنین تا گەیشتینە ئەو ئاستەی ئێستامان. لەگەڵ جوتیارانی کوردستان زۆر ماندوو بووین. ئەمە وەرزی چوارەمی ئێمەیە لەگەڵ جوتیاران. لەم ماوەیەدا فێرمان کردوون چۆن پەتاتە بچێنن و
چۆن دەتوانن بگەنە بەرەمێنانی پەتاتە بە کواڵێتی بەرز کە بۆ پیشەسازی بشێ. بێگومان پەتاتە جۆری زۆرە، هەیانە بۆ جبز بەکاردێ و هەیانە بۆ فینگەر باشەوە، هەشیانە بۆ سەرسفرە دەشێت. بێگومان ئێمە هەموو پەتاتێک بەکار ناهێنین و فۆکەسمان تەنیا لەسەر ئەو جۆرەیە کە بۆ دروستکردنی چپس بەکاردێ و ئەو جۆرەش مواسەفاتی تایبەتی هەیە. بۆیە دەبوو لە نزیکەوە لەگەڵ جوتیارەکان بین و فێریان بکەین و بیانگەێنینە ئاستی پێویست بە ئامانجی ئەوەی ئەوانیش ئێمە بگەێنە ئەم کواڵێتیە بەرزە. افکوگاه پتاتایانه دناوا کارگهه ده. دکاره افکوگه هیا 13,000 تونن پتاتاین جودکارن ما هل بگیره. دبت ناوا وان ریزه کوگهان ده. پلا گرماتیه ریجا شه جیگیر ببه. هیا همو پتاتا وک خواه بمینن. بینرین مدین کردستان جودکارن هرما کردستانه لهر پارزگاهی که دما ناوا عدن خدا زویان خدا اوان پتاتا دچینن دبه پتاتا که تایبت به جبو پیش سازیا درزبونا چپسو پتاتایان جبرویه که کارگاه جور توی که آنکو توی که دده توان جوتیاران تمان دمیده اد پروسیسا چاندنا پتاتا ایجده هاریکار الگل جوتیارا هیا کوالتی و قباره که درست و باش جو پتاتان درست بکه مینا اوان پتاتانه. برای قایشه همو پتاتا تن بگواستنش بو هر دو هیلان. همو پتاتا دچن اوه انبار هنه ده یا بناوه پین که دکاره 2 تنان حل بگیره او پاشان تین شیشتن و پاکش کرن لبش 20 تونر. دوفده دچن بش پیلاری اولور پتاتا تن سپیکرن. بۆزانین ئێمە پەتاتە لە کێلگەکانی خۆمان لە کوردستان هەرێمی کوردستان پەتاتە لە جوتیارەکانی خۆمان وەردەگرین دوو جۆر پەتاتە وەردەگرین زۆرێکیان ڕاستەوخۆ دێتە سەر هێڵەکان بۆ بەرهەمهێنانی جبس زۆرەکەی تر دەچێتە کۆگاکانی ساردکەرەوەکانی خۆمان لە کاتی پێویست بەکاردێت هەردوو هێڵ کرێکاری پێویست کە لەسەری کار دەکەن کرێکاری پێویست کە لەسەری کار دەکەن 47 کرێکارە لە بەشی بەرهەمهێنان 25 کرێکار و لە بەشی تێکردن و بەستان 22 کرێکار کار دەکەن بە پێی هەر هێڵێک بەشەکانی بەرهەمهێنانی جبس دەست پێ دەکات لە پاکردنەوە و شوشتنی پەتاتە لە هەموو ئەو خۆڵ و شتایی کە لەگەڵی دێت خاوێن دەکرێتەوە دەشورێت دوو زۆر شوشتنی شتەیە شوشتنێکی وشک شوشتنێکی تەڕ پاشان کە شورا دێتە سەر بەشی خاوێنکردنەوە سپیکردنی پەتاتە سپی دەکرێت بەلکو توێکڵەکەی لێ دەکرێتەوە پاشان کە توێکڵ و شتێکی لێکراوە دێتە سەر بەشی قاشکردن قاش دەکرێت بە پێی پێویست کە جبسەکە پێویستی بێ لێەوە کە قاشقرا دەچێتە بەشی جیاکردنەوەی نیشاستە لە پەتاتە نیشاستە و شەکر کە لە بەشی نیشاستە و سەکر تەواو بوو ئەو کاتە بە ئاوێکی خاوێنی سارد دەشورێ و دەچێتە ناو بەشی سوورکردنەوە لەوێت کە سوور کراوە پاس چەند چرکەیەک کە هاتە دەرەوە دێتە سەر بەشی تام لێدان بۆ زانین ئێمە چەندەها زۆری تام هەیە بە پێی بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەو تامانەی لێدرێن چەند زۆرێک تاممان هەیە کە پاشان تامی لێدرا بەهۆی ئەلەڤەیتەرێکەوە دەچێتە سەر بەشی وەزنکردن و تێکردن و بەستان. اف بشر سرهلا برامانینه بشه تریم تیبلا پتاتاین سپیکری دزغرن و دبن بشه پرچکرنه لبله 4 کچ وکا کوالیتی کنترول چاودیریا پتاتاین دیگن و هر پتاتا که گومان لیکری دور دیگن جهیله
بله بینرین مدین کردستان پشتی پتاتا ات اینا سپیکرن اوها اجلای هنده کسابه تینا کنترول کرن دچنا بشکی دی جرات بجنه سلایسر لسر هر هیله که دو چاقو آنکو کرن اوهاین الماسی هنه افرولی هنده بینن 14 چاقو آنکو کرن الماسی پکته اوه چید که اپریا آوه همون پتاتاین اوها دیکه ناف دا اده هر خولک که دا اف کرن هنه آنکو چاقوین هنه 3700 زبرینا دو زبره پتاتا چلید که پارچه پارچه که لی پارچه این چوا هر پارچه که پتاتا یا اوها دیگه 1.4 ملیم نه از این نشانی وبدم که افیه که چوا چید بعد دما پتاتا دینت نوا افی آمیره ایده اوها اف بشه 3 متران دریجه پرچین بچوک دور دکه جهلی و پرچین مزن جی در باز دکه بشه پلانچینگ با آوا گرم و یا سارد رنگ پتاتین سپیدی که آوا سارد تیب کار آنیش بو پتاتین فریش و آوا گرم تیب کار آنیم بو پتاتین که دمکی دناوا کوگه ده هاتین هل گرتن جبرکو ریجا شکریت وان پتاتین دا زیده تر دبه دم امبار کرنه ده اف بشه پرچین جاوه هشک دیگه هفتیش صدی همو پرچین پتاته تین هشک کرن بری بچن بشه قلاندنه یان سور کرنه اف جی گرینگترین بشن هلا برامانینه الوی داره همو پرچین پتاتان تین سور کرن و قلاندن دریجاوی آمیلی 8 متره و بچوار بشان هاتیه پاروه کرن یکم پرچان جشه خلاص دکه دوام پرچین پتاتین رنگ دکه بریا پلاک گرماتیه و بشه سیم جی پرچان جه زیته خلاص دکه و داوی بش به تمامیش زیته تین صفاندن پلاک گرماتیه دناوا وی آمیره دا هیا 107 پلین سیلیزیه بری پرچین پتاتان بچنه بشه تام دار کرنه چند کارمندک همو پرچین کنلیف کوالتی آوانه جهیلی دور دکن و باشان پرچین دن دچن بشه تام دار کرنه هیا 18 تامان اف کارگه پرچین پتاتان تام دکه دوفده پرچین پتاتا آنکو چبس آمادنه بچنت نوا کیسنده هیا اف کارگه بکاره هر دو هلن برامانینا چپسان بدن کار دبش بو هر یک جوانه 47 کارمند لسر کار بکن 25 کارمند لبش یکم یه برام آنینه 22 کارمندن دن جی جبو بش پرکرنه و تکرنه نه رجا کچان لسر هر هلکی 175 پترن جی قران لە کارگەکەمان زیاتر لە 600 کرێکار و کارمەند لە کچ و کوڕ خەرچی قوشتەپە و خەرچی کوردستان کار دەکەن. چاڵەم ساڕە لە جوتیارەکانمان ساڵانە زیاتر لە 20,000 تەن پەتاتە وەردەگرین دەکەینە چپسی پەتاتە. هەروەها هەزاران جوتیار و کارمەند سوودمەند بووین لە کۆمپانیەکەمان. الحته الثانيه اللي احنا شغالين عليها وبدعم من اداره المصنع شتێکی دیکە کە ئێمە کارمان لەسەر کرد ئەوە بوو کە وەکو ئیدارە ئەم کارخانەیە بە گرنگمان زانی مەشق و ڕاهێنان بە کارمەندانی کورد بکەین و بیانگەێنینە ئاستێکی بەرزی شارەزایی ئەمەش پێویستی بە هەوڵ و ماندووبوونی زۆر هەبوو بەکردەوەش ئێمە ئێستا سوود لە توانە و شارەزایی ئەو گەنجە هۆشیارانە وەردەگرین کە بە باشی ڕاهێنراون و مەشقیان لەسەر ئامێرەکان کردووە و گەیشتوونەتە ئاستی ئەو پەڕی شارەزایی
ئەمەش سپاس بۆ خوا بە شێوەیەکی پۆزەتیڤ لەسەر کاری ئێمە ڕەنگی داوەتەوە. ئێستا بەرهەمەکەی ئێمە بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکانە. الدولية وربنا ييسر الحال إن شاء الله. بەشێ تاقیگەهێ ئەلدۆڤ ستاندەردن کارگاها خwe testên kîmîkî û yên fîzîkî li ser hemû berhemên xwe encam didin. Hemû demjimêrekê gel testên maddeyên xam ji bo berhemanînê her wiha hemû petatayekê dibin taqîgehê. ئێمە کە بەشی کوالەتی کۆنتترۆل هەموو کەرسەیەکی خاو کە بۆ کارگەکەمان دێ ئێمە پشکنینی بۆی دەکەین. پشکنینەکانمان فیزیایی، کیمیایی، مایکرۆبایۆلۆژی دەکەین. پشکنینی کیمیایی بۆ نمونە بۆ زەیت، پشکنینی فریفاتی ئەسید، پیرۆکساید ڤالیو، ئایۆدین نەمبەر لەگەڵ ئۆیل ساتۆریشن کەواتە لەسەر هێڵەکە کە ئیشی کرد. لە بۆ تامەکان سۆڵت کۆنتێنت لەگەر پشکنینەکانی تریش دەکەین. لە بۆ مایکرۆبایۆلۆژی ئەمە زیاتر کۆنتامینیشن لەگەر تۆتال کاونت بەکاردەهێنرێ. ئامانجی سەرەکیمان لە هەموو ئەو تێستانە بەکاردەهێنرێ بۆ ئەوەی بەرهەمێک دروست بکەین کەوا تەندروست بیتن و بگاتە بە جوانترین شێوە بە دەستی کریاری بەڕێز. ئەم هەموو تێستانە ئەمە بەکاری دەهێنی کەوا لە سەرەتای کەرەستەی خاوەکان دەست پێ دەکا هەتا بەرهەمە کۆتاییەکەمان. کەرەستەی خاوەکان دەست پێ دەکا لە کارتۆن، لە سلۆفان، لە هەموو شتێک کە بۆ مەدێ کە جیاواز بی لە ڕەنگەکان، لە شێوە، لە قەبارە، لە هەموو شتێک. هەروەها لەسەر خەتی بەرهەمهێنان ئەمە کارمەندی کواڵیتیمان هەیە زیاتر لە 25 کەس ئەوانە زیاتر کۆنتترۆلی لەسەر خەتەکانیش دەکەن. ئێمە وەکو بەشی کوالیتی کۆنتترۆل هەڵدەستین بە چاودێری دروستکردنی بەرهەمەکانمان لە یەکەم پرۆسەوە لە یەکەم پرۆسی دروستکردنەوە هەتا ئاخیر هەڵدەستین بە تێستکردنی فیزیکی لە ناو هۆڵەکان وەکو بۆنەکان بۆنی جبسەکە تامەکەی و هەروەها کیسەکە سەیەکی لێ حامی چۆنە واروە بەروارەکە بەتوانی نووسراوە یاخودنا ئایا بە شەیەکی ڕێک کیسەکە دەرچووە یاننا واروە بە ترانزیت ئێریا دەڕوە لە دوای بەرهەمێنان ئەچێتە مەخزنەوە لە مەخزنی شێمە تێستێکین دووبارە تا بزانین بەرهەمەکانمان لە چی هەستێکایە بۆی بە جوانتری شێوە بچێتە بازارەوە تا دڵنیابین لە 100% یاڵە ئەو کاتە چێتە بازارەوە. Di nava beşê pirkirin û têkirinê de li ser her du hêlan berdewam kartonên çil û du çipsî dişînin beşê kogehê. Li ser hêla yekem 6 pîverên robotîk û zîrek hene ku ji bo her kîsekê çipsan rêjeyekê dinêre di nava 6 amîran da. Her wiha li ser hêla duem jî 4 pîverên robotîkên zîrek hene. Ji bo her tamekê dibe kîsên rengdar û girîdayî bi wê tamê ve bên karanîn divan amîreyan da. هەموو پارچەیەن چپسان یەن هەردوو هێلن بەرەمانینا چپسن پەتاتان ئەپرا دوو ڕێورەون ئەلکتریکی ئانکۆ ئەلیڤێتۆرا بەڵاو دبن لەسەر دوو هێلن پاکێجینگێ هێلن پاکێجینگێژی دەست بە پڕکردنێ و کیسدانانە دکەن هەر هێلێکیشوان 75 کارمەند di sê şeftan da li ser kar dikin. Sercemê karmendên ewana dikin 105 kesan ku nota 8 sedê ji wan keçin. 10 mîzanên smart 10 amîrên pirkirinê pirê ve dibin. Her amîrekên ji wan dikare 110 çipsan pir bike. Anko di rojê de ev amîrên henê dikarin 31205 kartonên 48 çipsî pir bikin. Sercemê hemûwan dibe 1,500,000 kîsan zêdetir. Ev her du beşên henê dikarin di nava kîsan bidin û bişînin beşê kogehê. Şeşsed karmendên genç ji Krûkiçan di nava kargehê de berdewamî kar dikin ji bo vê kargehê. û ev kargehe 24 demjimêran kar dike. Heya 1500 karmendên Kurd têda kar dikin û pirêve dibin.
هیانها 360 بریکار لتوا کردستان و عراق جبو وی کارگه کار دکن و برهمن وان بلاف دکن. ئامانجی کارگەکەمان وایە هێڵی نوێ زیادکەین کارگەکەمان فراوانتر بکەین گەنجەکان زیاتر کار بکەن لە ناو کارگەکەمان خەرچی کوردستان زیاتر سود بکەن لە کارگەکەمان. اف دبا مزنترین کارگاه چپسان لکردستانه. هر وها خودی یک جماسترین کارگهن برامانینه کد یک سال دا بکاره ملیارا کو 200 میلیون کیسن چپ کو زیده در فتن کاری جبو گنجن مین کرد رخصان دینه.